لە سەروبەندی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی با سوود وەرگرتن لە زۆری ڕێژەی کورسەکانی لە پەرلەمانی کوردستان کار لەسەرەوە دەکات پۆستی سەرۆکی هەرێم کارا بکاتەوە و یەکێتی نیشتیمانیش پشتگیری لە کاراکردنەوەی ئەو پۆستە دەکات. میدیاکانی سێبەری پارتی باس لەو سیناریۆیانە دەکەن کە لە بەردەم پارتی دیموکراتی کوردستاندایە بۆ ئەوەی لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت پۆستی سەرۆکی هەرێم کارا بکرێتەوە. باپەی زانیاریەکان بەهێزترین سیناریۆ ئەوەیە کە پارتی مەسرور بارزانی کوڕی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕابسپێرێت بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم و نێچیروان بارزانیش سەرۆکاتی شاندی دانوستانکاری پارتی بکات و چوارچێوەی دانوستاندەکان بۆ کاراکردنەوەی سەرۆکاتی هەرێم فراوان بکات. هاوکات باس لەوە دەکرێت نێچیروان بارزانی کابینەی حکوومەت پێک بهێنێت هەر کاتێک پۆستی سەرۆکی هەرێم کارا کرایەوە ئەو کاتە ئەو دەست لە کار بکێشێتەوە و مەسرور بارزانی بچێتە جێگەی نێچیروان بارزانی و ببێتە سەرۆکی حکوومەت. هەوڵەکانی پارتی بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم لە کاتێکدایە کە حاکم قادر حەمەجان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانی داوتی وەکو یەکێتی نیشتیمانی پشتیوانی لە کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەن. حاکم قادر وتیشی وەک یەکێتی هەرێمێکی بێسەرۆک باکەم و کورتی دەزانن و مافی خۆمانە پشتگیری لە کاراکردنەوەی بکەین. سیناریۆکانی پێکهێنانی حکوومەت و سەرۆکاتی هەرێم هەر چۆنێک بێت ئەوە ڕوونە کە لە قۆناغی داهاتوودا سەردەمی حکومڕانی ئامۆزاکان لە کوردستان دەست پێ دەکات و لەگەڵ هاوشانی نێچیروان بارزانی مەسرور بارزانی کە لە ئێستادا پۆستی ڕاوێژکەری ئەنجومەنی یاساییشی هەرێم بەڕێوە دەبات دێتە پێشەوە و ئاوی شانسی خۆی لە پۆستی سەرۆکاتی حکوومەت تاقی دەکاتەوە. ڕێژکستی ڕیفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان و ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و هەرێم مەسعود بارزانی باسیفەتی سەرۆکی هەرێم دەستی لە پۆستەکەی کێشایەوە و لەو کاتەشەوە تا ئێستا ئەو پۆستە بابەتاڵی ماوەتەوە. لاەنە سیاسەکانیش باپی پێگە و سیاسەتی خۆیان ئامادەن لە ڕێگەی پەرلەمانەوە گفتوگۆ لەبارەی کاراکردنەوەی ئەم پۆستەوە بکەن.